سڵاو ئەم کاتتان باش لە بەشی چارەسەری سروشتی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانیەوە لەگەڵتانین. بەشێک لە ئێمە یاخود کە سوکارەکانمان بەدەست ئازاری پشتەوە دەناڵێنین، بەتایبەت بەشی خوارەوەی پشت کە دەکرێت تووشی ئازار بین بەهۆی تەشەنوت لە ماسوولەکانی پشتمان یاخود بوونی هەر کێشەیەک لە پشتماندا وەکو ئینزلاق یاخود حەرق نیسا کەوا دەکات تووشی ئازار بین لە پشتمان و زۆر جار ئەم ئازارە دەگوازرێتەوە بۆ قاچێکمان یاخود بۆ هەردوو قاچمان و لە هەمان کاتدا زۆر جار سەبوونیشی لەگەڵە. ئێمە لە بەشی چارەسەری سروشتی نەخۆشخانەی میهرەبانی بە هەبوونی تەکنیکی تایبەت و هەروەها ئامێر و وەرزشی تایبەت بۆ ئازاری پشت لە خزمەتی چارەسەرخوازانداین. میهرەبانی بەردەوامە لە ئۆفەرەکانی. ئێمە لە بەشی چارەسەری سروشتی ئۆفەرێکی تایبەت و کاتی ڕدەگەینین بۆ ئەو چارەسەرخوازانەی کە کێشەی پشتیان هەیە بە ڕێژەی سەتاسی لە چارەسەری نرخی ڕۆژانە بە هیوای سەلامەتی بۆ هەمولایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.